Ava hewlêra paytexit em vegerin li we derê li Hewlêrê tîmên qaymqametiya Hewlêrê kontrola dermanan dikin, tîmek pêk aniye li ser dermanxaneyan digerin. Azer Ferûq werdigirim, Azer karê serekiyê vê tîmê vê lîjnê çi ye? Heya niha destdaniya hîç serdermanekî qedexekirî yan jî yê ekspayr zanyarên zêdetir çi hene Azer؟ بەڵێ عباس ئێمە لە یەکێکین لەو دەرمانخانانەی کە دەرمانی قاچاقی تێدا گیراوە لێرە لیژنەکانی قایمقامەتی هەولێر بە هاوبەشی لەگەڵ سندیکای دەرمانسازانی هەولێر و هەروەها کۆنتڕۆڵی دەرمانی هەولێر لێرن لێرە سەردانێکی مەیدانیان ساز کردو بۆ ئەو دەرمانخانانەی کە دەرمانی قاچاق یاخود دەرمانی نایاسایی لە دەرمانخانەکانی خۆیان دەفرۆشن لێرە ئەمان چاودێری دەکەن و هەروەها پشکنین بەو دەرمانانە دەکەن سەیری دەکەن بزانن ئایا دەرمانەکان لەلایەن کۆنتڕۆڵی کوالێتیەوە کە لەزگە و ستیکەری پێوە یاخود دەرمانەکان بە قاچاق هاتووە لەگەڵەوەشدا نەبەست عەبدولحەمید قایمقامی هەولێر خۆی بەڕاستەوخۆ سەرپەرشتی لێژنەکان دەکات ئەو ئاگاداری بابەتەکانە کاک نەبەست سڵاو لێبێ ئەگە بۆم باسکەی لێرە چ دەرمانێک دەستی بەسەردا ژیرا بە قاچاق هێنداوە و هەروەها سەردانەکانتان بەردەوام دەبن و سەردانە مەیدانانە لە پێنا و پاراستنی تەندروستی و ژیانی هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر و لە چوارچوەی ئەو هەڵمەتانەی کە بەردەوامی هەیە ڕۆژانە بۆ دەست بەسەرگرتنی دەرمانی قاچاق دەرمانی ماوە بەسەرچوو لە ناو کۆگاکان و لە ناو دەرمانخانە و کۆمپانیەکانی شاری هەولێر ئەو هەڵمەتەی ئەم ڕۆژ ئەنجام درراوە. ئەوەش دوای ئەوە دێ کە کوالێتی کۆنتڕۆلی دەرمان کە هۆشداریەکی بڵاو کردەوە لۆ هەموو خاوەن کۆمپانیا و خاوەن دەرمانخانەکان بۆ ئەوەی دەرمانی قاچاق بە هیچ شێوەیەک مامەڵە پێ نەکەن مە پێشتریش ڕامانگەیاندۆ چەندین کەسی تریش سزا درراوە و ڕەوانەی دادگا کراون چەند بڕی زۆری دەرمان دەستی بەسەردا گیراوە و چەند شوێنیش داخراوە. هەر ئەمڕۆ پێشنیوەڕۆ دوو کۆمپانیای گەورەی دەرمان دەست داخرا دوای ئەوەی کە سەرپێچەکانی دەستنیشان کرا لەلایەن لیژنەکانی کوالێتی کۆنتڕۆلی دەرمان ئاگاداری ئێمەیان کردەوە قایمقامێت و ئێمە پۆلیسی شارەوانیمان ڕەوانە کرد کەوا ئەو شوێنە دوو کۆمپانیایە دابخرێتن. ئەو لیژنە ئێستاژ لێرانە قایمقامێتن هەروەها کوالێتی کۆنتڕۆلی دەرمان سندیکای دەرمان سازان وەکو لیژنەیەکی هاوبەش کە لە شاری هەولێر ڕۆژانە ئەو کارە ئەنجام دەدەن بە دوواداچون بۆ شوێنانە دەکەن. ئێستا لە شەقامی چلمەتری پزیشکانین لە گەڕەکی برایەتی ئەو کۆمپانیانەوە ئەو شوێنانە هەمووی وا پشکنینی بۆ دەکرێتن هەر بڕە دەرمانێکی قاچاق دەستی بەسەردا بگیرێتن ئەکی دیجڕات لەگەر ئەو شوێنە دەکرێ و بەپێی ئەو ڕێنمایانە و یاسانەی لە بەردەستدا. نەبەزم پرسیارێکمێ هاوڵاتیان چۆن بزانن کە دەرمانێک قاچاخە دەرمانێکیش کە ڕێگە پێدراوە کە بفرۆشێت چۆن جیای بکەنەوە بەخۆی هەر دەرمانێک کە بفرۆشێت دەبی لە ڕێگای کوالێتی کۆنتڕۆلەوە ڕزامەندی وەرگربی و ئینجا بێتە ناو بازارەکان ئینجا مۆڵەت دەدرێتە کۆمپانیاکان و مەتخەرەکان کە بیفرۆشن ئەو دەرمانانش کە ڕێگە پێداون لەزگەیەک ستیکەرێکی لێ دەدرێتن کە تایبەتە بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتی هەر دەرمانێک ئەو ستیکەرەی پێوە نەبوو بە دەرمانەکە پێویست نەیکڕی و ئاگاداری لایەنی پەیوەنددار بکاتەوە لەبەرەوەی دەرمانی قاچاقە دەرمانی قاچاقیش بەڕاستی زەرەر و زیانێک جار زۆری هەیە لۆ هاوڵاتی لۆ نەخۆشجار هەیە دەگاتە حەدی مردنیش ئەگەر دەرمانێکی وا زیان بەخش بەکاربینیتن بۆیە هاوکاری هاوڵاتیان لۆ ئێمە زۆر گرینگە هەرچەندە لیژنەکان بە پێی توانای خۆیان بە جهدێکی ئیزافی زۆر گەورەوە سەردان و پشکنینەکان دەکەن لۆ هەموو شوێنەکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی جیاوازی لە نێوان هیچ کۆمپانیاک هیچ کەسێ بکرێ ئیجراعات دەکرێتن لە ڕێگای ئەو لیژنانەوە بۆ هاوڵاتی هەر کاتێک کە تێبینی شتێکی نامۆی کرد ئاگاداری لیژنەکان بکاتەوە بۆ ئەوەی ڕاستەخۆ بچنە ئەو شوێنە و ئیجراعات پێویست زۆر. دواتر بابەتێکە باس کرد کە و دەرمانانەی کە حکوومەت موڵکی نەخۆشخانەکانی حکوومەتە بفرۆشێتەوە لە کەرتی تایبەت ئەوانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە ئەماکی دەو حاڵەتە هەبووە لە هەولێریش پێش ماوەیەک ئەو حاڵەتە هەبوو کە یەک لە دەرمانخانەکان کە بەداخەوە لە ڕێگای سۆشیال میدیاش بەلایەکی دیان دابر بەلا ڕێیان دابر کەوا لە
ئەوەی کە دەرمانی هەرزان دەفرۆشی ئیزرات کراوە دەمەوێت بۆ هاوڵاتیانی شاری هەولێر ڕۆنکەینەوە کەوا بە پێچەوانەوە دەرمانی تایبەت بە نەخۆشخانە حکوومیەکان لەو شوێنە دەستی بەسەرداگیراوە پێشتر هەروەها دەرمانی قاچاغیش دەستی بەسەرداگیراوە ئێستا کرایتە کەیس ڕەوانەی داگاکراوە لێکۆڵینەوەش بەردەوامە هەر شوێنێکی ئەگەر دەرمانی تایبەت بە نەخۆشخانە حکوومیەکان لی فرۆشرا ئەوە بە سەرپێچێکی گەورە ئەژمار دەکرێت پەرایی لێکۆڵینەوە دەکرێتەوە پۆلیس لێکۆڵینەوەی لێ دەکە ڕەوانەی دادگا دەکرێت لەوەی سەرچاوی ئەو دەرمانە بزاندرێتن کە چۆن دزەی کردووە لە نەخۆشخانە حکوومیەکان و هاتە ئەو دەرمانخانەیە کە فرۆشراوە هەروەها دەرمانی ماوە بە سەرچوش ئەوەش هاوڵاتی بە ئاسانی دەتانی تێبینی بکە لە مێژوەکەی کە بخینیتەوە دەرمانی قاچاغیش هاوڵاتی دەبی بزانی ئەگەر هەر دەرمانێک ستیکەری پێوە دەبوو ئەوە دەرمانی قاچاغا ئەگەدارمان بکاتەوە باشە کاک نەبەست پرسیاکی ترمێ هەندێک دەرمان بە ئۆنلاین دەفرۆشرێ لە تۆڕە کۆمەڵاتەکان دەفرۆشێت چۆن توانیتانە هەتا حدێک کە ڕێگری لەو دەرمانانە بکرێت لەبەرەوەی هاوڵاتێکی زۆری ژۆ دەرمانانە دەکرێت نازانێت قاچاخە یا خودت ڕێگە پێدراویشە ئێمە بابەتی دەرمان فرۆشتن بە ئۆنلاین ئەوە ژێمە پێشتر باسمان کردو و کاریشمان لەسەر کردووە بەڕاستی ئەوەش کێشەیەکە کە ڕوبەڕووی کەرتی تەندروستی بوویتەوە کەسانێکی نابەرپرس کە خاوەن وجدان نینە هەڵدەستن بە فرۆشتنی دەرمان بە شێوەی ئۆنلاین ئێمە پێشووتریش چەند کەسمان دەستگیر کردووە لە ڕێگای ئەو لژنانەی کە هەمانە بە دوواداچنەوە شوێنانە دەکەن بە بەردەوامی لە ڕێگای پۆلیسی شارەوانیەوە ئەوانە دەستگیر کراون دەستیشی بەسەرداگیراوە بەڵام زۆربەی زۆری سنوورە سەرچاوەکانی لە دەروی سنووری پارێزگای هەولێر بووینە توانراوە بیان هێنن بۆ سنووری پارێزگای هەولێر و دەستگیر بکرێن هەروەها گرنگجێکی تایبەت لە سەرۆکایەتی حکوومەتیش بەو بابەتە دەدرێت دەبی ئەوە بنبڕ بکرێتن لژنەیەکی تایبەتیش لە بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆش پێکاتوە بۆ بە دوواداچوون بۆ ئەو حاڵەتە کە نوێنەری هەموو لایەنەکانی لایەنە تەندروستیەکان لایەنە ئیداریەکان لایەنە ئەمنیەکانی تێدا بۆ ئەوەی کە بگەنە سەرچاوی ئەو دەرمانانەی بە ئۆنلاین بەفرۆشێ و تونترین ئیزراعەت بەرامبەر ئەو کەسانە بکرێ هاوڵاتیش پێویستە بە هیچ شێوەیەک دەرمان بە ئۆنلاین نەکڕیتن لەبەر ئەوەی ئەو دەرمانەکە بە ئۆنلاین دەفرۆشێتن زەرەر و زیانێکی بەپێی ئەو تەجروبەی پێشتر هەیە بەپێی ئەو کەیسانەی کە هەبووە زەرەر و زیانێکی بۆ یەکجار زۆری لە هاوڵاتیان هەیە بۆ ئێمە حاڵەتمان هەبووە کە نەخۆشەکە یاخود ئەو کەسەی داوای دەرمانی ئۆنلاینی کردووە مردووە ئەو کەیسانە هەبووە و ئاگاداریش بووین هەمولا دەرمان فرۆشتن بە ئۆنلاین شتێکی زۆر خراپە و بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نادرێن هەر کەسێکیش ئەو کارە بکە بەو شێوە و کارە بکە ئەکید ڕوبەڕووی یاسا دەبیتەوە وەکو باسشم کرد پێشتریش چەند کەسێکە بووە لەگەڵ کراوە زۆر سپاس بۆ نەوەز عەبدولحەمید قایمقامی هەولێر کە خۆی سەرپەرشتی و لێژنانە دەکات کە دێن دەگەڕێن بەسەر دەرمانخانەکاندا دەرمانی نایاسایی و دەرمانی قاچاق دەفرۆشن ئەمان ڕوبەڕووی یاسایان دەکەنەوە لێپێچینەوەیان لەگەڵدا دەکرێت و دەرمانخانانە وەکو قایمقامی هەولێر ئاماژەی پێدا ئەو دەرمانانی کە نایاساین ستیکەر و لۆگۆی کوالەتی کۆنتترۆلی دەرمانی پێوە نییە بۆیە بێ هاوڵاتیان بۆ جودای بکەنەوە کە ئەو دەرمانانی کە لە کوالەتی کۆنتترۆلی دەرچووە ستیکەری پێوەیە بۆیە پێویستە جێ بکەنەوە جگە لەوە شاماشی بەوە کرد کە هەر ئەمڕۆ دوو دەرمانخانەی دوو کۆمپانیای دەرمان لە شاری هەولێر دەستیان بەسەردا گیرا و داخراون و پەراوی لێکۆڵینەوەشیان بۆ کراوەتەوە لەلایەن دادوەرەوە و دراونەتە دادگاکە بەڵێ زۆر باشە ئازەر فاروق ژە هەولێرێ